دوای نامە با پێت بگا، با خەڵکی شار گشتێ بگا، وەفای نەبوو وەفای نابێ، با بە دۆست و هاوڕێی بگات. کاتێک نووسی دوای نامەیە دەبوایە هەر دوای نامە بێ. تۆ ڕۆیشتی و بەویستی خۆت، ئێستاش با ئەو ئامانجە بێ. دەبێ بۆچی لە دوای تەمەنێ نامەیەکی تر ئەنێری، شەرم ناکەی نرخی دڵت بە نامەیەکی تر ئەسپێری. ئەتنووسی تکا ئەەکەم ئەڕۆم و تۆ لە بیرەکەم، ئیتر دڵم لە لای کەسێکی تر ژیرەکەم. ئەی ئێستا بۆچی نامانێری، مەگەر تۆ لای ئەو ژی نەبووی؟ لە دوای زەمانێ چیتەوێ مەگەر وەک من پیر نەبووی؟ وشەکانت غەریمنی لام، ئەزانم چەند بێ ئومێدی. وەکو ئەو ساتەی دوای نامەت نار وشەی ماڵەوەی تێدا بێ. تۆ ئەزانی ئەو نامەیەی نێوانی ئێمەی بڕێ، لە جات ئەوەی بیخوێنمەوە فرمێسکم پێسڕێەوە. تۆ زانی لەو شەوەدا چەند کاری لێ کردوم، بێ ئەوەی هیچ دەرکێنم دایکیشم هەستی پێکردوم. دایکم هاتوو لە دەرگایدا، وەک بڵێ شتێ ڕوویدا بێ، وەک بڵێ گڕی ئەم عەشقەم لە دڵی ئەویش بەردا بێ. ترپەی دڵم هێندە خێرا بووم، هەرچی مەگرێ هێواش نابێ. ئیتر لەو ساتە دڵم بە شەعر و قەڵەم ئاشنا بوو. لەو شەوەدا چەندەها جار شەیتان زەفەری پێبردم، بێویستی خۆم ماندوو تووڕە بۆ بەردەریای ئێوەی بردم. جارجار ئەموت ئەو وێنەی کە تێندا ئەمبینی لار و لەنجەت، ئەیدەی بەدەستی ئەو کەسەی کە بۆ ئەڵقەیەک ڕادگە پەنجەت. جارجار ئەموت ئەبێ کێ بێت لە باوشت بگرێت و ماسی لەوەکان هەر بەو نامەی کە بۆتم ناردووە دەمزانی ڕۆژێک بیسڕمەوە. بەس ئارامم گرت بەو ئازارەوە، نەناوتم هێنا نەناوتم زڕاند. نوێنەکانتم دادەستی کەس، نەنامەکانتم بۆت ناردەوە. دووبارە ژینم مەشێوێنە، بڕۆ خوات لەگەڵ بەخوات ئەسپێرم. لەگەڵ هەر نامەی تۆ بۆم نێنێری، من دوای نامی خۆتت بۆ دەنێرم. ڕۆیشتی وتت ماڵاوە بە هەناسەی ساردەوە، ئیتر تۆ لەو کاتەوە نامەیەکی ترت نەناردەوە. پێم بڵێ دڵت دا بە کێ، خۆت بە کێ سپارد؟ دڵت لای کەسێکی تر بوو بۆچی لە منش شاردەوە؟ چی نامە و یادگاری بوو هەموویم بۆ ناردەوە. منیش بەو ئازارەوە شەو و ڕۆژ ئەخۆمەوە، بیری چوو ئەو ڕۆژانەی بە هەناسەی ساردەوە. دەتگوت ئەی تاقانەکەم لەسەر سینەم پاڵکەوە، کەچی ڕۆیشتی و جێت هێشتم ئێستاش خۆت لێم شاردۆتەوە. ئێستا تەنیا و بێکەسم ئاخ بۆ دڵە نامردمەوە. سڵاوێ لە ڕۆژتەکەم بێ من چۆنی ئێستاکە بێ من چۆنی، بۆ کەس باسی منەکەی؟ ئەگەر لێیان پرسی نای منت بیرماوە، نای منت بیرماوە، نای منت بیرماوە.